هەر لە هەورامانەوە یەکسەر ڕاستەوخۆتان گەڕێنمەوە بۆ سلەیمانی. لە سلەیمانی هاوکارمان دالیا کەمالمان لەگەڵە بێت و بە ستۆدیۆی کراوە لەگەڵ دالیا بین. دالیا ئەم بەیانیە میوانێکی تایبەتی ئەبێت خۆی زیاتر باسمان بۆ کات کە بابەتەکەی لەسەر چییە و من بینەران ئەدەمە دەستی دالیا و هیوادارم کە دالیا بەیانێکی جوان بۆ بینەرانمان دروست بکەیت و بڕەخسێنیت. سڵاوت لێبێت لە خۆت و لە میوانەکەشت. سڵاو سۆڤان، زۆر سپاس بۆ تۆ. هیوادارم ئەمڕۆ ڕۆژێکی زۆر تایبەتیش بێ بۆ بینەرانی کوردستان 24. ئەمڕۆ میوانداری دوو هونەرمەندی زۆر ئازیزی شاری سلەیمانیمان کردو بە دیاریکردنی تەورێکی تایبەت، ئەویش مامۆستا عوسمان ئەحمەد و هەروە کاک توانایە کە هەرێکیان لەو بوارەی کە کاریان تیا کردووە توانیویانە زۆر بە باشی کاری خۆیان ئەنجام بدەن. سەرتا لە مامۆستا عوسمانەوە دەست پێیە کە مامۆستا عوسمان ئەگەر باسی ئەوە بکەین، خۆت ئەو ستایلەی گرتووتە بەر چی بووە؟ ستایلەی کە ئێستا من کاری پێ یەکەم دیارە دەرچەی ئەزمونێکی دوور و درێژی کاری و هێڵکاریە هونەرە بەگشتی کە هەر لە مناڵیەوە خەریکی کاری هونەرێکەشان بوومەوە بەردەوام خولیامە بووە تا پەیمانگای هونەر جوانەکان تاو کردو و پاشان چۆمەتە دەرەوانیە ماستەر و دکتۆرام هەم لە بوارە هێناوە و توانیومە ڕێچکەیەک بۆ خۆم دروستکەم بۆی بتوانم پەیامەکانی خۆمی لێوە بەرجەستە بکەم و بتوانم ئەو بابەتە گرنگانی کەوا کاریگەری لەسرم دروست کردووە لە بەتایبەتی لە ڕەهەندە نیشتیمانیەکەیەوە ڕووناکی بخەمە سەر. زۆر باشە کاکتوانە بەخێر بیت. ئەگەر باسی تۆشکین وەکو میوزیکشنێک ئەمڕۆ لەگەڵ مانای بە ئامێرینەیەکێکێکە لە ئامێرە زۆر زۆر تایبەتەکان کە یەکەم ئامێریش بۆ بەدەستی مرۆڤ خۆی دروست بکرێت و لە مێژوو کولتوری کوردیا جگەی خۆی گرتوتەوە. بەیانی هەموو لایەک باش ڕێز و ستایشمان هەیە بۆ هەموو قوربانیان. بەنسبەت ئەم ئامێرانەوە بڵین بزات ئێمە ئامێرینیک ئەگەر تەوەرەکمان لەسەرەمە بێت، ئەمە ئەگەر بڵین بتوانین بڵین ئامێریکی ئیلاهیە زیاتر لە زادەی ناخی خۆتەوە، ینی تۆ قامیشەکە بەکاری هێنیت تۆ ئەتوانێەوە عسفی پێ بکەی کاتێک کەسایەتێکە خۆیە، بەس کەواتێ لێرە ئەمە ئەتوانین بڵین وەکو شێوە فەلسەفەی کیشیانی هەیە. کاتێککە تۆ ئەم قامیشۆی دیوە کە لە گەشەکردن هابووە لەسەر زەوی، کاتێک ئەم مرۆڤی تر بە ئاگا هاتوۆتەوە بۆ پێداویستەکانی خۆی بەکانەوە بڕیویانە، کەواتێ ئەم ڕۆحیشی تیا بووە، کاتێککە توی بڕی بێ ڕۆحەکەیتەوە ئەوە ئەکەوێتەوە سەر ئەو کەسی کە بەکاری هێنێت چۆن ڕۆحەکاتەوە بەریە دیسانەوە ئەو ئاوازانی بگەیەنێتەوە. زۆر باشە. مامۆستا عوسمان ئەگەر باسی ئەوە بکەین کە تۆ بە ستایلێک و یان ڕێبازێکی دیاریکراوە گرتوتە بەر ئەوژەوەیە کە باز لە پرسی ئەنفال و جینۆسایدی کورد دەکەیت لە تەواوی کارەکانیشتا ئەو بەدی دەکرێت. سەرەتای ئەوەی کە ئەم ڕێبازە و گرتە بەر و هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنی توانانی چی وای لە تۆ کرد کە بڵێ من بەم ستایلە کارەکەم ئەمە ئامانجی منە لە هونەرە؟ ڕاستی هەروەک ئاماژەم پێکەم هەر لە مناڵی و حەزم لە هونەرە کرد و هەستم کردو کە ئەتوانم توانایەکەم هەیە ئەتوانم کە وێنە بکێشم چ بە ئاوڕەنگ بێ یا بە ڕەنی ڕۆنی بێ بەوانە بەردەوام بوومەوەوانە، بەڵام ئیتەوردەودە لە کاتی پێگەشتە ڕوبەڕووی ئەو بەرکەوتە سیاسی و داپلۆسانەی ڕژێمە بیتەوانەیە بە تایبەتی ڕژێمی باسکەیەمە ئەزمونێکی ناخۆشمان لەگەڵیا هەبوو. کاریگەری ئەو داپلۆسان و گرتن و دێسووتان و هینانە بەسەرمانەوە ئیتر هینی خۆی هەبوو، ڕەهەندی خۆی هەبوو، هێشتنەوەی هەبوو بۆ هۆکارێ بۆ ئەوەی بەردەوام ڕێچکەی کارەکەمەوە لێ بکەم توام تعبیری بێ هەستیاری بێ. باشە. خۆشتان چیرۆکێکی تایبەتتان لەم پرۆسەیە هەیە کە بەشێک بوون لە پرۆسەی ئەنفال؟ بەڵێ خۆی یەکێک لە عینەکانی منەوەیە کە خۆم شاید حاڵی ئەنفالم کاتێک کە خۆم لە شاخ بووم بە چای خۆم بینیم دیهاتەکانیان ئەو هەموو دێهاتیان تەخت کرد، وێرانیان کرد، خەڵکانیان کۆ کردەوە، مەجبوریان کردن کە کۆبنەوانێ بە زیل و بە تراکتۆر و بە پاسی بەکرێگیراویە خۆیان بردیانن بۆ کەمپەکان لە چەمچەماڵ و عەرعەر و ئەوانەوە بەرەو جنوب بردیان. زۆربەی ئەو دیهاتانە من خۆم تایە ڕۆشت و منانم تیا خواردوون، دوایی گەڕاومەتەوانێ تەخت بووە، وێران بووە. ئەوە بوو بە هینێکی زۆر زۆر زامێکی گەورە بە تایبەتی کە بەڵێ لەو کاتانە کە ڕادیۆیەکمان پێ بوو لەگەڵ چەند هاوڕێکی
پێشمەگای جۆمانە گرت کە بزانین دنیا جۆمان باسمانەکان قسەمان لەسەرەکانی ڕێ زۆربەی زۆری ڕادیۆکانمان کە تاکیکە یەک ڕادیۆ یەک شوێن باسییان نەکرد قسەیان لەسەر نەکرد لە کاتێکە لەشکرێکی گەورەی زەبەلاح بە جێش و جاش و ئەوانەوە بەرەو ڕووی دیهاتەکان هاتبوون کە هێنی پیان نەبوو بەڕاستی چەگاری وەتیان نەبوو کە دیفاع بکات ئەمانی شاتنە سەر تەختکردنی دیهاتەکان و کوشتنەکە جا لەو کاتەوە وتمەگە بە زیینوی مام من هەموو ئەم چیرۆکانە ئەبێ بجێڕمەوە دنیای لێ بە ئاگا بێنم هەر ئەو کارەشم بکەیت و دەوردا هەر بەدەست پێکمەوانەیە کۆتمە کارکردن بە هێڵکاری هەتا وردە ئیتر بەشتمە و مەراحیلانی کەەوە بتوان بچمە هێنێکی لێڤڵێکی ترەوانێ بۆ ئەوەی بە ئاکادمی بکەم بۆی بچمە محیتی ئاکادمی و توێژینەوە و زانکۆکانەوە بۆیە چوم ماستەریشم خوێن ڕاستەکەی نە پێویستم بەوە نەبوو وەکو گەواهیە خۆمی پیشانە بەس پێویستم پێ بچم محیتێکی توێژینەوەی ئاکادمیەوە هەتا زیاترۆکو دبێت و وەکو بابەتێکی تایبەت بەرکەوتم هەبێ بەرامبەر بۆوانی کە لە ڕوئایی توێژینەوە و زانستی مرۆڤایەتیە کارەکەن ئەو کارێکی باش بوو دەرگای گەورەشی بۆ کردمەوە زۆر باشەی لەسەر باس لەوە شەکەین تا چەندە ئەم کارەی تۆ لە ئاسی کوردستان و جیانیش دەنگدانەوەی هەبوو ببێتە پرسێکی گرنگ بە تایبەتی بەس ئەگەر بێمەوە سەرەوەی کە کاکتوانە دیارە هونەر بە هەموو ڕەهاندەکانیەوە توانیوێتی لەم پرۆسەی جینۆساید پرۆسەی ئەنفال ڕۆڵی گرنگی هەبێ ئەو ئامێرانە چین زیاتر لەو مەراسیمانەی کە تایبەتە بە جینۆساید و ئەنفال و یان پرسە نیشتیمانیەکان لێ ئەدەندرێت و تا چەندە نەی خزمەتی وەک ئامێرێک بەم پرۆسەیە کردووە لە هەموو چین و توێژێکە تەمان بەپی جوغرافی ئەو شوێنە بەپی مێژوەکەیان ئەم ئامێرانە کە دروستە بێ هەر کەسە بە جۆرێک ئەتوانێت تعبیر لەو شوێنی خۆی بکات بەنسبەت ئامێری نەیشەوە بەردەوام بتەمە کۆنتترین ئامێرە هەر دوور ناڕین سەرەتای دروستبوونی مرۆڤایەتی لەو سەدامەکە هەڵیاوە و بەردەوام دروست بووە بەو شێوەیەتی بەردەوام هەر لە خزمەتا بووە ئیتر چین بە چین لەحزە بە لەحزا ئیتر ئەو گۆشانی کە دروستە بێت لە ناونەیە یان ئەو کێشانی کە دروستە بێت لە ناو کۆمەڵگایە ئەمیش لە گۆشی خۆیەوە هەر خزمەتی کردووە بەس ئەگەر زیاتر بتوانین ئەمە وەکو ئامێرێکی عیرفانی ئەناسرێت لە بۆنە ئاینیەکانە زیاتر بەکار هاتووە لە کۆنا بەس ئێستاکەیتر خۆتەزانی ئەم هەموو کێشەیەشمان هەبووە باشە مەبەستمەوەیە کاتکاچینە پرۆسەیەکیان مەراسیمێکی تایبەت بە ئەنفال بە تایبەتی لە ناوچە گەرمیانیەکان یەکسەر ئامێری نەی ئەبیستین چ میوزیکێکە ینی چ پارچە میوزیکێک کە تایبەت کراوە بەم مەراسیمانە خۆی لە مەراسیمانە تایبەتمەندی نییە بڵین لە پارچێ بڵین لە پارچە مۆسیقا بۆ ئەو بەشانە بەس ئێستا ئەمڕۆی کە باس دەکرێت مامۆستا گەورەکانمان هەیە لە ئێرانە بەزاد مامۆستا جەمشیدی ئەندەلیبی سنەییە کوردی خۆمانە ئەوە پارچە مۆسیقایشان ژەند شاکارێکی گەورەیان ینی دروست کرد ئەویش مۆسیقای نینەوە بوو ینی کارێکی زۆر جوانیان کرد ئیتر ئەگەر ئەو شارهەکە هاتە پێشەوە بەکاریان نهێنایەوە زۆر باش ئەگەر تۆ پارچەیەکمان پێشکەش بکەیت زۆر سپاس دەکەین
دەستەکانە خۆش بێت سپاس. ساسمانکسە بردینیەوە بۆ ناوچەی گرمیان ڕاستەکەی دەستەکانە خۆش بێت. سپاس. ئەگەر باز لەوە بکەین دیارە کە کارەکانی تۆ نەک لە هەرێمی کوردستان لە ئێستا لە ئاز وڵاتانی جیانیش جێ خۆی گرتوتەوە تا چەند دەتوانیوێتی ببێتە پرسێک کە بۆمە بپرسن ئەمە باس لە چیەکە یعنی کار لەسەر ئەوە بکرێت کە بەجددی هوەریش ببێتە ڕێگایەک بۆ ئەوەی کە پرسی جینۆسایدیش لە ڕوانگەی کاری هوەریەوە بناسێنرێت. بەڵێ جا پێشوەخت پێشەوە حەزەکەم ئاماژە بۆ بکەم کە بەڕاستی لە دوای هەموو کارە ساتێکەوە ئەوەی کە هەیە بتوانێت کە دۆکیمنت و بتوانێت کارێک خزمەتی ئەو ڕاهەندە بکە تەنها هونەرە. ئێمە ڕەنگە توێژینەوە گرنگە توێژینەوەی تیۆری نووسین لە بوارە یاساییەکانی لە بوارە ئیجتیماعیەکانی کۆمەڵگایەکانی دەرونیەکانی ئەمانە زۆر زارورن بەڵام لە ئەساسە ئەمانە بە زۆربەی ئەچێتە کتێبخانەکانەوە و خەڵکانی بەس ئەو کەسانە ئەیبینێ کە ئەچن توێژینەوەیەکەکەن ئەچن بابەتێکە هەژێنن بەڵام هونەر دێت لە زاکیری خەڵکای هێڵێتەوە. هونەر هەمیشە لە بەرکەوتی ئەبێت جا چ مۆسیقا بێ چ کاری شێوەکاری بێ چ مۆنیمنتێکی تا نسخەی تایبەتی بێ کە توانایەکی و ئەزمونێکی باشی هەبێ یان ئەو فلیمانێکەوە دەرەکرێ ئەو دۆکیمنتەریانی کە ئەمێنێتەوە ئەمانە زۆر گرنگن بۆ هێشتنەوەی ئەم کارەسات و مەینەتیانێک بەسەر نەتەوەیەک دێن. ئێمە دەبێت سوود لە ئەزمموی وڵاتانی تری یان نەتەوەکانی تری وەکو جوولەکە و ئەرمەنی و کەمبۆدی و باقی ئەو نەتەوانەی تری کە ئەم مەرگە ساتانیان بەدەساتووە بە دەیان و بە سەدان چیرۆکی تایبەتیان هەیە کە هەر جاری لە ڕوئایەکەوە لە سوچێکەوە دێن ئەی هەژێن بۆ لە زاکیرەی نەوەی نوێ بیهێڵنەوە یعنی لە دەرگای هەموو ماڵێکی شایەت بەڵێ لە دەرگای هەموو ماڵێکەیە و دەبێ بە ینی ئەرمەنیەکان سەمفۆنیای زۆر عجایبیان هەیە بۆ کاری گرنگیان لەسەر سەمفۆنیا مۆسیقا کردووە کە چۆن بتوانن ئەو بۆ لە ڕێگۆران بێژیەوەیە لە ڕۆی تۆن و لەحن و داڕشتنیکی تایبەتیەوانە ئازارەکانیان بە دنیا بگەێنن لە زاکینەوەی نوێی خۆشیان نەبێنەوە. ئێمە بۆکو پێویست ئەو کارەمان نەکردووە لەگەڵ ئەوەشە هەوڵمان هەبووەوە بە سیستەممان نەکردووە و گرنگجی لە پیشانی خەڵکمان نەیاوە کە ئەمە چەندێک گرنگە و کەمبودی ئەومان هەیە لە مەکتەبەکانە وەکو تربیەت مناڵمان فێر ناکەین کە حرمەت لە هونەر بگرن هەموو لایەنەکانی ئەو چ فلیم بێ مۆسیقا بێ شێوەکاری بێ یا هەر بابەتێکی کە بێ کە ئەمە میلەت بە زیینوی هێنێتەوە ئەهێڵێتەوە خەڵک بە زیینو ئەهێڵێتەوە. جا ناسان پرسیارەکەی چەند هەبێ ئەگەر ئەوم پێ بڵێیت تۆ لەسەرەوەی خۆم زۆر باشە. ئەمە باسی ئەوەش کەم زۆر جار هەیە لە ئەو بۆشایی کە دروست بۆ بە تایبەتی لە ئاس ئەوەی کە ئێمە دەست نابین بۆ بەشێکی زۆر لەو ڕووداوە مێژوانەی کە بەسەرمانە هاتەوە نەکراوەتە بەرهەمێکی هونەری یان سینەمایی وای کردووە کە بەشێک لە سینەماکارانی دەرەوە ئەچن کاری لەسەرەکەن و بە تەواوەتی یان دەستگای چیرۆکە کەشەکەن ئەوە نییە کە بیگەێنن ینی هەسکەی چیرۆکە ئەسلەکە تیای ون بووە. باسی ئەوم کرد کە تۆ جگە لە هەرێمی کوردستان لە دەرەوەش پێشنگات کردوتەوە ئەمە تا چەندە بۆتەوەی کار بکەیت لەسەرەوەی کە بە هونەرمەندانی دیکە بەو کەسانەی کەیەن کارەکانی تۆ ئەبینن پرسیاریان لا دروستکەی کە ئایا ئەمە چییە میلەتی کورچی بەسەر هاتووە؟ بەڵێ هەر میلەتێ ئەگەر ڕابردوو بیر نەبێ ئایندەی نابێت ئەگەر بە دوچوون و قوڵایی نەچێتە قوڵایی ئازارەکانی دوێنێەوە ناتوانێت بەیانێکی باش دروستکە بە خۆی. ئێمە بەداخەوە لەوەیە تا ئێستا ئێمە بیر لە ڕابردوو ناکەینەوە بەکو پێویست بەس بە گریان و حیلان و نازانم وتنەوە بۆ شعار باسیەکەین بۆ دیراسەی ناکەین ستەدی لەسەر ناکەین ناهێڵینەوە ئیسفادی لێ بکەین. من وەکو ئەزمموی خۆم ئەو قەولێکە پێشتر ئاماژەم پێکرد کە وتم ئەگە بە زیینی بێن دنیای دیاگام ئەو کارە هەوڵمدا هەر لەو ڕۆژەیە کە دەرچوومە دەرەوە لە کوردستانی عێراق بەرەو ئێران چووم و چوومە وڵاتان ئەم کارم کرد بە ڕێ پیشاندانی کارەکان موانێ کارێکی زۆرم کرد هەم لە ڕووی سکیلی هونەریەوە توانیم خۆم بدۆزمەوانێ تقریبن بە نەگوتەی خۆم بە وتەی ئەو پرۆفیسۆر و تو بە خەڵکانی کەواسە پشتی کارەکانیانە کرد و ئەو خوێندنەوەی کە لە مۆزەخانەکان ئەویان کردم
و توانیم دەرگایەکی گەورەی بۆ بکەمەوانێ لەوانە لە مۆزەخانی جەنگی بەریتانی لە تەید گەلەری لە مۆزەخانە گرنگەکانە لە ئەوروپا بتوانم کارەکانم پیشان بەم و بتوانم ڕووناکی بخەمە سەر ئەنفال باسی ئەنفال بکەم باسی پرۆسی ئەنفال بکەم لەژێر چەترێکا کراکە هیچ میدیایەکی نەهاتە سەر و لە هەزاریش وەکو پێویست هیچ میدیایەک باسی ناکاوە باسی لە هۆکارەکانی و بە دواچوونی بۆ ناکرێت بۆیە بەردەوام ئەبینین تیکرا دەبینەوە دوای ئەوە قەتوعامی یەزیدیەکان هات بە دوای ئەوە وردە وردە داعش پەرەیستان ئەمانە ئێستاش تعریبێکی زۆر هەیە لە جەلەلاوکە خانەقین و کەرکووک و ئەوانە هەمووی دەرخستەکەی ئەوەیە کە ئێمە نەمانتوانی بنیاتی نیشتیمانێکی وا بکەین کە بمێنین لەو پەرتوکانەی کە تایبەتە بە بەرهەمەکانە لە وڵاتانی دەریشەوە چاپکراوەمە ئەماژەی بکەیت. من لە ڕێ ئەو کارانی کە کردم بە تایبەتی لە ماستەر و دکتۆراکەمە وەکوتم ڕووناکێکی گەورە کرا لە سەرکارەکانم بە تایبەتی بە مۆزەخانی جەنگی بەریتانی کە زیاد لە عەرزێکی گەورەیان بۆ کردم کارەکانیان لێدانا زۆر سپاس دەکەم. جا هەر لەوێەوە مەسەلەن یەکێ لەو کتێبانی کە زۆر تایبەتە ئەی سارەڤێڵەکە ئارت فۆرم کۆنتەمپۆرەری کۆنفلێکت بە سارا ئێڤنکەمەک هەڵبژاردی کۆمەڵێ هونەرمەندی زۆر بە توانای بەریتانیە کە لەسەر جەنگ خوێندنەوەی بۆ کارەکانی کراوە زۆر تایبەتمەندە لە ئەمەزۆن هەیە و لە هینەکان باسیەکە منیش تابلۆیەکەم هەیە لەسەر نوگرە سەلمان کە هەر لەوێ هێشتویانە تەوانێت ئەو تابلۆیە لە ناو ئەو کتێبایە و باسی ئەنفالەکە و بە هێن پیشانیە بە هەندێکی گەورە باسی ئەو داهێنان و شێوەی هوەریەکە کە کاریگەری هەبووە. ئەمە کتێبێکی کەی تایبەتیە باسی درۆین ئینڤستیگەیشن تاقیکردن لە ڕێ هەڵکاریەوە بە دواچوون لە ڕێ هەڵکاریەوانە باسی ئەو هونەرمەندانەکە کە هەر داهێنانەکە ئەسڵان باسی داهێنانەکە کە چۆن لە ڕێی هێڵکاریەوانەیە لە سەردەمی ئەشکەوتەوە مرۆڤ توانیوێتی بە مارک و بە خەتکێشان و بەوانە بتوانێت پەیامەکانی خۆی بگەێنێ وردەوردە تا کاتە زانستە مرۆڤایەکان ئەوانەی کە زانستی ڕۆگناسییان کردووە ئەنەتۆمیان کردو ئەویان کردووە لێرا باسی هەموو ئەو محاولاتاناکە تا کاتە عەسری نازە و داڤنشی و ئەوانە چۆن توانویان لە ڕێ هێڵکاریەوە کاری فیزیایی و میکانیکی و ئەوانە دروست بکەن و پاشان لە کۆنتەمپۆرەری ئارتیستیشا دێتە سەر ئەو هونەرمەند تازانەی کە خەریکن کارەکەن لەوەشە باسی ئەو پرۆژەی دوکتایی منەکە کە باسی ئەنفالەکات کە زۆر هینەکات بۆ یعنی قەزدمەوەیە کە ئەمە گرنگە کە ئێمە بتوانین ئاسارەکانمان بەرینە ساحەیەکی گەورەی جیهادیەوانەیە هەروە لە ڕێی کۆنفرانساتێکی زۆری شەوانەیە زۆر بە ئەوروپا و ئیسترالیا ئەوانە توانین بە باس لە ئەنفال بکەن. خۆش بێت کاکتوانە نووسینێکی تۆم خوێندەوە باس لەوە ئەگر کاتێک کە ئامێری نێژەنی یەکسەر پرۆسی ئەنفال و جینۆسایدی کوردی بیرەکەوێتەوە هۆم بۆ باس خۆی ئەو جینۆسایدی کە بەسەر کوورتە هاتۆ بەسەر نەتەوەکانی تیشە هاتۆ بەس بزادەوەی کە ئێمە لە ناوێ ژیاوی نێمە بەردەوام برینەکانمان نەکولێتەوە لەگەڵەوەی کە من زۆر کات ئەو ئامێری خۆم کە ئەیژەنم هەستی خۆم کە هێنمە دەرەوە زۆر کات بە حکمی یادی هەڵەبجە و یادی ئەنفال و ئەمانەیە دامێمە بەرجەسەیەکمان هەیە لەگەڵ ئەوی کە باسی کرد ئەبی ئامێری نییە ئامێری نیە هەمومان جۆبی سێبینەوە یەکسەر ئەو حاڵەتامان نەیەت و پێچاو بەس هیوادارم بەو چاوە سێری ئامێری نەی نەکرێت ئاویش ئامێری نەی وەکو ئامێرەکانی ترە ینی هەموو کەسێک بەسمانەوەی هەستێکی زۆر نیشتیمانیت پێ بەخشێت زۆر ڕاستە زۆر ڕاستە چکە کاتێککە تۆ بار لەو تراژیدایەکە یەکەی ئێسا مامۆساکە مەیبینی یەکسە من ئەو کۆمەڵە ڕەوە ئەو کۆمەڵە کەسایەتی کە تیای بینمەوە یەکسە پێویستم بە گۆشەنیگایەکی بوو لە ناو مەقامەکانە ینی کە بتوانم دروستی کەم زۆر باشە ئەگەر پارچە میوزیک بژەنی بۆمان ئێستا چ میوزیکێکە کە خۆت ئاوێتێ بیت و ئەو هەست پێ بەخشێت لەوانەی خۆت ئامادەت کردو بەڵێ ئێستا زیاتر ئێمە لەم کاتانەیە توانین بڵین پارچەیە بڵین لە مەقامەکان ئاسب بکەین بەس بتوانین ئەو
ناخی خۆمان لەگەڵ ئەم حاڵەتی ئەم ڕێکە باسمان کرد ئێمە توانی ئێمە چاڕێتێنوانە لەکی بێت جاوەنانی کە خوددا داد علی ئەیوت یا علی مەدان هەندێشتیێڕێ هەمووی ئازارە هەمووی ئێشە بەڕاستی کە بە هەستێکی تایبەتی لەگەڵ ئەو شمشاڵ و مهینانە ئەوترێ زۆر زۆر چیرۆکی تایبەتی تایە کاتێکە هەر بە بێدەنگی گوێی لێگری ئێستا من زۆر کات ئێستا ماوەسا مەگە سێری ئاماکەم ینی هەست بە تۆنێکەکەم تیا ینی ئێستاکەی پیسی پێێک هاوارێکی بۆ بکەیت ئێتاوە سێری شەکانی بکە و بڕ دەستەکانە خۆش بێت دەست خۆش بێت کاکتوانە باو پرسیارە لێ بکەم دیارە شێوەکارەکان ئەتوان بە تایبەتی ستایلێکی تایبەت بە خۆیان دیاری بکەن بەڵام ڕەنگە بۆ میوزیک ژنەکان ئەمە تا ڕادەیە قورس بێت یان بەتەنیا نەتوانن بۆی منە بەرهەمێک یان شاکارێک دروست بکەن پێویستی بە کۆمەڵی هونەرمەندی دیکە ئێمە تا چەندە ینی ئەسەنگی بۆیەوە دروست کردووە ئەزانی ئێمە کە باس کرد لە شێوەکارماگە ئەو دکتۆری بەڕێز زۆر شارەزای زیاتر هەیە کاتێککە تۆ باز لە شێوەکاریەکەی پێویستی بە چاڵانیەکە کاتێککە تۆ باز لە مۆسیقاکەی پاچە بارچێک مۆزیکەکەی تۆش پێویستی بە چەند ئامێرێکە بێت پێویستی بە چەند هەستێکە بێت تێکەڵای بکەیتەوە هەتا ئەو شتێکە لە مەستای بیگەێنی ئەوە جیاوازەکان ئەلەوە جا تۆ بە ئەم باز لە ڕەنگەکانەکەی ئەگەر ڕەنگەکان شەبی هەکەین بڵین بە کەسایەتەکان تۆم کەسانێت چەند ڕەنگێکی جوانیشیان تایە ئەوانیش ئەم ڕنگانش کەواتەوە کاتە پیاڵن دەنگەکانی پێوترێت تۆبێ ئەم هەموو دەنگە لەگەڵ ناخی کەسەکەیە یەکە بن هەتا گول بە ئامێرەکان ئەو پەیامانێکیانێت اینجا هەمی کۆی بێتەوە کاتە مۆزیکێک دروست بێت. زۆر باشە دەستەکانتان خۆش بێت زۆر سپاس بەوەی کە ئەمڕۆ لەگەڵمانە بوون مامۆستا عوسمان ئەحمەد وەکو شێوەکارێک و کاکتوانە ئەوە بەکرد بە توانای نەیناسراوە زۆر سپاس بەوەی کە هەر یەکەتان جێپەنجەتان زۆر زۆر دیارە بە تایبەتی لە بابەتە نیشتیمانی و نەتەوایەتیەکان دووبارە بەخێر هاتن زۆر سپاس بۆیەوە.